دیارە لە دوای ڕوودانی ئەو کارەساتە سروشتەی کە ناوچەکەی گرتەوە قەزای شارەزوور لە دوای قەزای دەربەنیخان لە ئاستی پارێزگای سلێمانیە دووەم قەزایە کە زەرورزیانێکی زۆری بەرکەوتووە بە تایبەتی لە ڕووی فەرمانگە و موەسساتە حکوومیەکانمانەوە زیاتر لە ملیار و نیوێک خەمڵێنراوە لەلایەن لیژنەی تایبەتمەندەوە زەرەر بە کەرتی تەندروستی کەرتی ڕۆشنبیری کەرتی پەروەردە جگە لە هاوڵاتیان و گوندەکانمان کە زەرری پێگەشتووە سەرێکی زۆر کەوتەوە یەکێکیش لەو شوێنانە ئێمە پردیتەبی کەرەمەوەکو باسی کرد کە ناوچەیەکی گرنگە بەسێتەوە ئێمە قەزای سەی سادق بێکەوە بەسێتەوە و ڕۆژانە شوێ وڵاتیانی لەسرە ئەم پردە پێشووتر ئێمە پێشەوەی بوومە لەرزەکەش ڕووبدات داوامان کرد لە بەڕێوەبەرتی گشتی ئاوادانکردنەوەی سلێمانی کە لیژنەی موختەس بنێرن چەند مهندسێکیان نرد و خەمڵاتنیان بۆ کرد و زانیتیان کە ئەو پردش و پردێکیش لە جەرداسنە مەترسی لەسرە بەڵام دوای کارەساتەکە مەترسیەکان بالفعل زیاتر بووە بۆیە دوای ئەوەی خۆشمان سەردانی بەڕێوەبەرتی گشتی ئاوادانکردنەوەمان کرد کتابات و وینیان کردووە کە چاوەڕێی ئەوەی لە بودجەی تازەدا لە ساڵی ئایندە بتوانین بە نزیکانە ئەوەی کە بە ئێمە وتراوە لەلایەن بەڕێوەبەرتی گشتی ئاوادانکردنەوەی سلێمانی لەسەر خەتن لەگەڵمانە بتوانن بە زووترین کات بەدەمیەوە بێن و پارێ بۆ تەخسیس کراوە چاوەڕێ موافقەتن کە لەسەرەوە موافقەت و ڕەزامەندیەکە بێتەوە ئیشی تیا بکەن.